بەناوی خوای بەخشندە و میهرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پەیام بە خزمەتیەوە عیز و خۆشەویست شادەبەوە. بێگومان مرۆڤ پێویستی بە مرۆڤەکانی دەوروبەری دەبێت، بۆیە هەمومان دەبێت بزانین لە ژیاندا هاوڵاتی چێ دەکەین، هاوڕێتی چێ دەکەین، برادایەتی چێ دەکەین، لەگەڵ چی هەڵسوکەوتا دەکەین، چونکە کاریگەری و قسەکانی ئەو ڕنگدانەوەی دەبێت لەسەر ژیانی ئێمە و لەسەر ڕەفتاری ئێمە. زۆر جاران دەبینین لە ناو کۆمەڵگەدا دەڵێن ئەگەر دەتەوێت کەسێک بناسی بزانە برادەرەکانی چێن، بزانە هاوڕێتی چێ دەکا، بزانە هەڵسوکەوتی لەگەڵ چێیە، دانیشتنی ڕۆیشتنی سەفرەی لەگەڵ چ کەسێکدایە، ئینجا قیاسی ئەو کەسە بکە. جا لە نێو کۆمەڵگای خۆمان وتی زۆر جوان هەیە لەسەر هاوڕێتی، دەڵێن ئەگەر غەمبار بی و کەسێ نەبوو دڵنەوایت بکە شەیدای بەهەشتیش بوو، کەسێ نەبوو ڕێنمایت بکە ڕێنوێنیت بکە، ئەوە بزانە تۆ هەڵەت کردووە لە دەستنیشانکردنی هاوڕێکانتدا. بۆیە بەداخەوە زۆر جار دەبینین خەڵکانێک لەسەر کەناڵەکان سەر تەلەڤیزۆنەکان دەبینین کە تاوانبارە تۆمەتبارە بە تاوانێک دەڵێ بەوەی هاوڕێکانمەوە بووە، یان زۆر جاران کە پرسیار لە خەڵک دەکەین لە چ شتێک پەشیمانی دەرێ لە هاوڕێتی هەندێک کەس پەشیمانم. جا زۆر گرینگە ئێمە بزانین لە ژیان چێ دەکەین بە هاوڕێی خۆمان و هاوڕێکان چۆن هەڵدەبژێرین. من گفتوگۆ دەکەم لەگەڵ بەشێ لە هاونیشتمانیانی شاری هەولێر لەسەر هاوڕێتی، با بزانم ئەوان قسەیان چیە، چۆن وەستی هاوڕێ دەکەن، ئێوە وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن. زۆ سپاس دەکەم. باسی هاوڕێتی دەکەم. برادەر ئەتو کووەسی برادری دەکەی دەی برادەر کوبی برادر بەس بەخۆت دەزان دەبی مەسەن برین وەفادار بە بەرامبەر برادری، دەبی ڕاستگۆبی مەسەرم برین باش برادر دەبی ڕازگۆ و بۆ وەفابیتن. کەتێ مووقیفەشی برادەرەکانی خۆت بە تایبەتی بەهانات هات بن لەگەڵ ڕازگۆ بن دڵسۆز بن لە بۆت بەێ بەخۆت دەزانین برادری ئێستا مەسەرەن دەبی وەفادار بە بەرامبەر برادری، برادر دەبی مەسەرەن لە وەختی تنگانە بەدیار دەکەی، مەسەرم برین ئیشت پێبی. ئەزاتون نمونەکە هەیە لە ژیان بۆ نمونە لە تنگانە بووبی برادێک بەکەلکت هاتبی لەبیر نەکەی برێ فرانکەس بەکەلکم هات خاستەن جەماعات زۆر بەکەلکەم هاتینە لە کات تنگانە مەسەرەن پێویستم بە پارە بووە، پێویستم بە هەر شتێک بووە، زۆر یارمەتیان دایمە بەری ئەدیا تو بە خۆت لەوان وا بووی یانی بالمقابل ئەگەروانە بی ئەوڕۆ زۆر زەحمەتە هەموو کەس یارمەتت بدا بە مادە و پارە یارمەتت بدا. الحمدلله لەخوای بە زیاد بی مەسەن برێن من ئێستا دوکانم لێرکوانە کڕیا 2 دەفتەرم لە قوستانی کرد، یارمەتیان دام دەست خۆشیان لێ دەخەم لە هەمیان، یعنی زۆر یارمەتیان دام کە پێویستت پێ بوونیان هێژ محتاجی ناو لەمە من سوپاسیان دەخەم بەڕاستی برادر بە وەفام بەرامبەر من. زۆر باشە کەواتە هەموو ئینسانێک بە تایبەتی ئێمە موسڵمانین دەبێت بۆ وەفابین، دەبێت ڕازگۆ بین لەگەڵ یەکتری، دەبێت دەستی هاوکاریمان هەبێ بۆ یەکتری. بەێ سپاس بەڕاستی یعنی دەبی بە وەفادار بی مەسەن برێن لە کاتی تنگانە دەبی زۆر ئاگامان لێک بی بە هەموو نەعاچی خاستن لە دینی ما لە مسلمانەتی دەبی یارمەتێک بدەین. سەلام عەلەیکوم. سەلام ورحمة الله وبركاته. برادر لەو زەمانەی دەبی کوبی خەی برادر بۆ دێ زروفەی برادر زۆر کەمە، برادر ڕاستەقینی نییە کەمە زۆر کەمە، یان بۆ پارە برادرتە یان بشکە برادرتە زۆر کەمە ئێستا. ئەنی ناکرێت برادراتی کەسێک بکەین هەم بۆ وەفابێ ڕازگۆ بێ دینمان بە بیربینتەوە کەمە ئێستا کەم بووە زۆر کەمە، من لا نابین برادرکی بۆ باش بێ نەمدیوە. ئێستا تو چەند برادرت هەیە؟ ئەم بەخۆی بەفەندەی دەژمێدرێ زۆر کەم، ینی تێناپەڕی لە پەنج زۆر گرنگ نییە هاوڕێ زۆرت هەیە، گرنگی ئەو هاوڕێیانت دەبۆ تو کوونە ئەتو لە بۆوان کوی باش نمیان باشن الحەمدولیلا ئەوش باشن جون باشن فەرق ناکە. زۆر باش هیچ کەس هەیە هاوڕێتیت کردبی لی پێشمان بوو؟ نەم کردووە ڕەفیقی برادر خراپم نەکردووە کە بەشمان منم کردووە لەخوا بە زیادی. برادر دەبی قیامەتت بە بیربینتەوە، دەبی ڕێی دنیای وەنیە بە باشی نیشان بدا نابی هەڵت خەرەت ناکرێت لەخوا بە زیادی نەم بۆ ڕاستش نەکردووە. پێ دوایە ئێستا و برادرانە لەگەڵ یەکتری
ئەوانەی بە تایبەتی لەو سەردەمەی ڕازگۆن لەگەڵ یەکتری بۆ وەفان لە کاتی تنگانە بەهانە یەکتری وە دەچن باوەڕ ناکەم نەبەخوا زۆر زەحمەتە بەقی هەر گەرگەر لێ بخەومێت پشتی دەکە بە حکمی کەسابەتەکەت لێرە دوکانەکانی جیرانت دراوسێت هیچ برادرایەتێکت بۆ دروست نەبووە بەرەوە لە هەیە بەس برادری مارێم نییە ئی دەرێشکە دەر هەل ناچینە دەر لە کاسی دوکانی نه برادرمان لە خۆی بەزیایی بەس ئەوە نیە تو پیاسی دەرێ بکەین یا بکەین نییە سلام علیکم عليك السلام ورحمة حواڵ خير الله باسی هاوڕێتی دەکەم با بزانم چەند هاوڕێت هەیە والله وەک خۆم برادرم نییە هیچ برادرت نییە ئەو کو برادرت نییە بە قورآن زروفەکە خراپە سەردەمەکە خراپە ئەوەی ئەو ڕۆبە سەر دێنی هەموو برادرە وایە یعنی پێشتر برادرت هەبووە وازنی ناویان هەر برادرت نەبووە ها برادرم نەبوو لە مەکتەبێ لە مەحاد و لە هەموو شتەکان هیچ برادرم نەبوو باشە ناخۆش نییە لە بۆ دییان زۆر ئاسوودەی بە قورآنەوە خۆشترە ئەوە خۆشتە خۆشترە لەگە برایەکەم دەگەڕێم ئەو لەم باشترە یعنی لەگە برای خۆت بێ برادر عجی زۆر باش زۆر پێ یعنی دەردە دڵی و گفتوگۆتان پێ بووە هەموو شتێکمان پێکەوە ئینشاءالله زۆر باشە چی وای کردێکە بە تایبەتی لەم ڕۆژگارە بڵێ پێویستم بەوە نییە خەڵک هاوڕێتی خەڵکی بکەم یان برادری زۆرم هەبیتن بە قورآن برادرە زۆری خراپە چکاوی ئەو ڕۆبەسەری دێ لە چێن دەردەگەڕێی لە خەستەخانەی دەگەڕێی لە زۆربەی جێکان سێ بە شێوەیە کە برادر بەسەرینێ هەمووی برادرە برادر ئێستا ئەوانەی کە جغارە دێشن ئەوانەی شتی خراپ دەکەن لایەن پرسە سێ بەشی برادر پێی کردە بەخۆی نەیکردە بەخۆی نەیزانێ کو دەچیتە هەمووی برادرە ئەدی نابی ئەمە بۆ نمونەگە هاوڕێتی کەسێکمان کرد بە ئەمە نمونەشی باش بین لەوان بە قورآن ئەوە خراپە خراپە ئارە لە خراپە زانین چکات لە سەر دینی خۆتی ئەو نات سەر دینی تو حتمما ئەگە دوو برادر بن یان یەک دەبێت سەر دینی یەکەچی ناچی ینی بە قسەکانی تو بەکردەوەی تو گۆڕانکاری وەسەدا نایە نانە ئەو هەر لەسەر ئەوەی ڕێچی خراپی کرد هەر لە خۆ لەسەر ڕێچکەی دەڕوە باون بە تووسان نابی بێ ئومێد بوو لێیان ئارێ ئەمە خۆم برادرم نیە زۆر مرتەحم هیچ عیبشم ئەمەدی برای گەورەی سلام علیکم عليكم السلام رحمة مادی نەبن سلامة بالله قوري خوشويست چەند برادرت هەیە والله با برادر زور أخ برادري جيو وتجيب لي مصلحة جاية باسی ئەو برادر دەکەم کە ئەمە پێی دەڵێن هاوڕێ یان هاوڕێتی چەند کەس دەکەی لەگەڵیان هەردەستی و لەگەڵیان دادەنیش و پیاسی دەکەی و سەفەر لەگەڵیان هەیە طبعا برادرم هي دايم ساعة لقرما تلفوني كله بكم ديتك أنا يعني برادر لو يتشوز برادر ويا لبراي باشترا هي برادر هەیە لە برای باشترە أبو توني من واعي یعنی عم بصير ماتي أمسا تلفونم لو كرديا وقرآن تارقة شنا خاندي هاتيا تارقة شنا خاندي هاتيا پێویست پێی بوو بيوستم بيبوا زۆر ئەو موقیفەی ئەو هەڵ ینی ئەو هەڵوێستی ئەو موقیفی ئەو کەسی لە بیر دەکەی لا قد لا فكرناكم ئاتوش لە مقابلدا ئەگەر پێویستی پێ هماشتي له لكم هماشتي بو لكم زۆر باش ئەو موقیفە جوانەی کە تو باسی دەکەی کە بۆ نمونە هاوڕێیەکت بە ماوەیەکی کەم هاتەلات چەند گرینگە ئەوانەی کە أنا جرين نادري مەبەستمێ چەند گرینگە ئەوانەی کە هاوڕێتی یەکتری دەکەن بەو جۆرە بن بەو شێوازە بن قرآن وادار ممكن سقوط يعني أمانة برادراتي سيات لنا لو باري لقريبي برادر لو باري لقرتا برادر لو ناموسي لقرتا هنوع برادر هي عزاتا برادر لبيني وبرادر تشباش كاتي دوي زۆر باشە ئەی پێم بڵێ کەسێ لە هاوڕێتی پێشمان بی بله لهاورتي بشمامم هاي هبو کو یعنی ئەوە کو ڕوویدا حەز دەکەم ئەوە شم لە باس کە دەبی موقیفەک ڕوویداوی قرآن نبى مصلحة لقرد بوا کو زانیت حنشتك ديارة كابرايان جار والو مادي لقرتا يان لو مشكلة خوي هريكو نوعك تلاقي براد استبرادرم هبوا بقرآن بس مادي لقرم بوا برادر جبور لحفصالي وحتى أو تمناش دقيش ياك مالي تشمانية يعني برادري الشخصي خومة بدايم سعاد لقريشي عاد يستدلو دو روجك شي بناسي لا والله ناكل بلي السقي هم دنيا بيتي
ئەم ئێستا ئامادەم سقی ئەو دنیایان بۆ برادری خۆم هەیە سقی کولیم پێ هەیە زۆر باش ئەگەر برێم ناوی دڵسۆزترین هاوڕێتم پێبرێ ناوی چێم پێ دەڵێ ناو مستەفا ئەویش ناوی مستەفایە یەک تەمەنیشی یەک تەمەن و یەک موالیدیشی یەک مەتیقەشی لە گچکەی ئەوش عەتی ئێستا لەگەیەکی لێک عادز نەبوو نەخەت عاجزیەکەمان پیا بووە هەفتە چی نەخایاندێ باش بوون پێگاتینەوە هەر مدە چکەم بووە عاجزیەکە لەسەر بەسیت بۆ بەس مدە چکەمی خایاندێ برادرات خۆمان کردیتەوە هەندێک هەڵوێستەیە بەبی لەبیر ناکرێ کە بەرامبەرت هەی بووە بەرامبەرم هەی بووە ئەتو ناکرێ بێک جاری سەرفی زەربی سفرەکەی وایە لەسەر موقیفەک نابێ تولی هەموو شتێک تەواو سەرڕاوە چەند برادرت هەیە والله برادر هەنا بەس برادر هەیە و برادەرۆکەشەیە من باسی برادەرەکەی دەکرێ دەرێ پارچە شارێکەیە لە دەمەیلۆمەیە دەرێ برادری ڕاستەقینە وەفاداری و جانبەخشینە ئەزاگەر ئەوە هەبی ئەوە نیعمەتەش خوایە یعنی برایە نەک برادر ڕاستە برادر پێی دەرێن برادر بەس دەفتە برا ئەمە زۆر جاران بە هەولێری خۆمان دەرێن برادر یعنی برای دەرێ نا برای دەرێ قەین برای مارێشە تو ئەگەر دۆستە چی تێڕادی تەبیتن دێتە مارت دەچێ ماری سەفەری لەگە دەکەی خۆی ئەگەر سەفەرت لەگەر کرد معامەرت لەگە کرد ئەو کاتی دەزانی داخوا هەلی دەسەنجێنی بزانە بای چەندە هەر فەرمودەشی لەسەر هەیە ئەو کاتی دەزانی برادەراتی بەکەلک دێ بەکەلک نایە ئەتو برادرت هەبووە زۆر مووقیفی باش بۆ بەرامبەر دنیا من برادرم هەیە مدەک پێش ئێستا چوومە مەعرەزی سیارێ بکڕم سیارەکە گران بوو گوتم لێ گەڕێکی مناسبتر دەکڕم یەکسەر گوتی بیکڕە هەر چەندێکی هەبی حەز دەکەی هەر هەموو پارەکەی من دەدەم ئەوە نەک برادەرە ئەوە برایە برای لە پشتەیەوە ینی نەیهێشت بۆ نمونە جەنابەت محتاج بیان ئەوەی کە حەزت لێ گوتی ئەمە پارەکەی هەر گوتی ئەگەری خۆشت نەینێم کامل پارەکەی دەدەم مووقیفەشی جوانە بەڕاست برادری وام هەیە چیمە تەکلیفم لێ کردیە تەکلیفم لێ کردێ دەکەی قاسەیەوە لە بۆ من کردیتەوە دەری بینێت چەندی دەتەوێ بیبە ئەو برادرە هەنا بەس برادری شەیە لەوانێ بەسی خوارد نێبی بەسی خوارد نێبێ جاوا تو دەبی چەندێت بۆوانە خۆشە ئەمە بەخۆی دەزانی چیە دەبی تو لەو زروفەی دەبی بێژینگت لە دەستیبی نازانام ئەمە دەرێن بێژینگ دەبی لە دەستت بی لە خۆت بژاریان کەی دەبی زیرەک بی بژاریان کەی داخۆ کامیان بە ئیسیفادەیە کامیان بە ئیسیفادەیە ئەوەی بە ئیسیفادەیەوە یعنی هەر ڕۆ و گیانیش داوات لێ بکاتن نابی لە بۆی برێنە کەچی ئەو نارێنە ئەتش نابی لە بۆی برێنە ئەتو مووقیفیوانت گێڕاوە ئەدی خۆت لە بۆوان کوبووە میش ئەلحەمدولیلا یعنی ئەوەی بەڕاستی لەگەری بکەم بەڕاستی لەگەرم کردیە ئەوەی لەگەریشم کردیە زۆریشم لەگە کردیە دوایی کە زانیتم یعنی استفادەی نەبووە لێ کشایمەوە بەڕاستی یعنی ئێستا لە زۆران لەوانەیە کشابمەوە استفادەیان نەبووە یعنی تو کاتی چی ئەمە تەعامە چی خۆی دزیەوە لە بۆ پاروەنانە چی خۆی داپەنای تو هەتا تو پارەکەی بدەی ئەوە ناکا برادەر ئەو برادەراتی وای نەکەی ئەو برادەراتی جیفانتە نەک برادەراتی ڕۆ و گیانتە دەمەوێت نمونەش خۆت منەوە بجێڕێەوە کە کاتێک برادەرەکەت پێویستی بە تو هەبووە ئەتو بزانم چ لە بۆ کردیە ینی کوو بەهانایەوە چووی من یعنی خۆش نیە چاکەکانی خۆم باس بکەم ناوەکو نمونەشی جوان ینی با خەڵک چاو لە تو بکەم ئەگەر نا من برادرم هەبووە هەتا جیفانی خۆم پارەی تێدا بۆ دایتمێ لەوانێ دوایی چویمە لەکن هاوڕێیانیش دۆست و برادەری دی لە بۆ وەرگرتێ دایتمێ لی قەومەیە هەتا هاتەوە سەپێ خۆی کەسی دوایی لەوانێ استیفادەشی نەبی ئێستا لەوانێ وازشم لێ هینابی باشە لەسەر ئەو هەڵوێستە جوانانە کە برادر بەرامبەر برادری هەیتی چەند گرینگە لە پاڵەوەدا بۆ وەفا بن بەرامبەر یەکدی ینی ئەو کەو چاکەی بەرامبەر دەکەی لەبەر چاوی بی پێی بزانیتن بالفعل ئەگەر بە وەفا نەبێ منەوە پێت دەرم ئێستا وازم لێ هینە لەبەرەوە هیچ وەفایەشی بەرامبەرم نەبووە واز لە هینانەکە زۆر باشترە لەو دۆستەی هەدبی یعنی چیدی نامەوێت خەمی لێ بخۆم خەفەتی لێ بخۆم نایکەم باشترە لە بۆ یەشیدی دەیکەم برادری قەدیمت کوێیە
ئەوەی کە بابرێن لە قەدیم و برادەرتە چەند سارە برادری قەدیمم هەیە ئێستا کە لەوانێ لە نۆهەتەکان برادەرمە هاتوچۆی عایلیمان هەیە ڕەفاقەتیمان هەیە کەچی لەوانەیە بە چرکەش لێک عادز نەبین هەر بە چرکە بە چرکە هەرچی پێشمان بکرێت لە بۆ یەکدی دەیکەین ئەجە بە ماربی ڕاوەستانی سەرتازەی بی بەردەرکەی خەستەخانەی بی ئەو کاتی برادر لە کاتی تنگانە بە دیار دەکەوی هەر لە بۆ خۆشی و لە بۆ داوەتی نا ئەو کاتی کە لێت قەومە ئەو کاتی دەزانی برادەرەکان بای چەندن بەکەلکردن بەکەلکردنیان لە بۆ خۆشی هەموو کەس ئامادەیە زۆربەی بەس ئەو کاتی کە لێت قەومە چوویە خەستەخانەی پێویستت هەبوو احتیاجێکت پێویست بوو یعنی من ئێستا برادری وا هەیە قەت پێی نارێم بینە پارەم بدێ ئەگە نەقشتانیش بم لەبەرەوەی پێی نارێم لازمە ئەو بە خۆی بزانیتن چونشی لەگەرە منە ئەگە بە خۆی وەیگۆ ئەوجە ڕاستەقینەوی بە دیار دەکەی بەس کە من پێم گۆ تەواو هێشتان مایتی بکتە ڕاستەقینە لازمە بە خۆی وەبرێتن ئەمن دۆستی تو بم ئەتو پێویستت هەبی محتازیت بە شتەچی بی سڕ بزانمە پێویستت پێ نەخۆش تێ لە خەستەخانێ دووربی پێویست ناکە پێم برێ پێویستم بۆندە پارێ دەی بەخۆم پارەکەی لەگە خۆم بینم هاباوەلەکنت بی سەرفیکە ئەوە ڕاستەقینەیە السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ما صبر باش إن شاء الله. سپاس دەکەین دەستان خۆش بی زۆر مەمنون سلامت من إن شاء الله. باسی هاوڕێتی دەکەم لە ڕوانگەی دینیەوە چۆن باسی هاوڕێتی کراوە بەڵێ سەرەتا دەستان خۆش بی لە بۆ بەرنامەکەتان طبعا ئینسان مەخلوقێکە کە خوای تەعالا خەڵقی کردیە هەموو کاتێک حەز بە تەنیایی ناکات لۆی بەبەردەوام حەز دەکات کەسێک هەبی لە گەری بژیت چکە ئینسان لە ئونسەوە هاتیە ئونس واتە ئولفەت واتە بەبەردەوام حەز دەکا کەسێک هەبی مقابلی کە لە گەری بژیت کەواتە هەمومان پێویستمان بە هاوڕێ دەبیت بۆ ئەوی بتوانین پێکەوە بژین هاوڕێ لە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی پێدرایە مامۆستا ببوورە هاوڕێ دەبێ وەکو ئەبوبەکری سەدیق بێ کە چۆن بوو بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناخۆشترین حاڵەتی ژیانی لەگەڵی بووە ئامادە بووە سەرۆت و سامانی خۆی هەموو بەخشی لە پێناوی ئەو هاوڕێی چەند گرینگە ئێمە چاو لەوانە بکەین یعنی ئەوانە بکەینە پێشەنجی ژیانی خۆمان من دەمویست باس لەوە بکەم ئەگەر ئاینەکانی تر خوێندنەوەت لەسەر کردبیان ئێمە وەکو مامۆستای ئاینی تەمان پێویستمان بە هەموو بابەتەکانی دەخوێنینەوە بەڵام دەبین حەقیقەت ئەوەی کە لە ئاینی پیرۆزی ئیسلام بە دروستی و ڕاست باسی هاوڕێکرابی لە چ ئاینەشی تر نییە لۆیمە دەبینین کاتێکەوا دەچینەوە خزمەت پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم دەبینین ئەو سەرەتایەک بەرنامەیەکی زۆر نوێی دانە لە بۆ هاوڕێ چکە ئێمە دەماندیت هاوڕێتی لە پێش بەر لە هاتنی ئیسلام خەڵک هاوڕێتی لەسەر چ بوو بەڵام کە پێغەمبەر هات صلی الله عليه وسلم مەبدەیەکی دانە لە بۆ هاوڕێ ئەگەر یەکەیەک ئەسحابەکان وەرگرین جەنابەت باسی ئەبوبەکری سیدیقت کە ڕەزای خوای لەسەر بێت بەڵام من دەرێم هەموو ئەسحابەکان یەکەیەکە وەریان بگرە لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەوان بەڕاستی هاوڕێتی تەواویان هاوڕێتی تەواو لە لای ئەوان هەبووە چکە تایەک لە فەرمودەکانی ئەبوبەکری سیدیق ڕەزای خوای لەسەر بێت یعنی ئەوەن هاوڕێ لەوە دەست پێ دەکات سەرەتا لە ڕێز و احترام ئەبوبەکری سیدیق ڕەزای خوای لەسەر بێ دەفەرمێ ئەمە کاتێک کە لە خزمەت پێغەمبەر بووین صلی الله عليه وسلم دەفەرمێ کەئەنەما عەلی ڕؤوسینا الطەیر یعنی ئەوەندە بە ڕێز و بە ئەدەب و بە حورمەتەوە لە لای ئەو بووین وەکو ئەو تەیرێک لەسەر سەرمان بین خۆمان نەجوولێین تا تەیرەکە نەفڕێت یان پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هاوڕێتی ئیمام ئەبوبەکری سیدیقی کرد لەو سەفەری هیجرەتەی کە دەبینین چه ئەزیەت و ئازار و ناڕەحەتیەکی دیت لەوەی بتوانیت بە هاوڕێکی چاک ئەو سەفەرە دوور و درێژە تەواو بکاتن مامۆستا لەم ڕۆژگارە دەبێ سیفەتەکانی هاوڕێی باش چی بن هاوڕێ لە بۆ ئەوڕۆ زانایان زۆر باسی هاوڕێیان کردی هاوڕێ هەیە وەکو دەرمان وایە کە هەمومان پێویستمان بەو هاوڕێ هەیە هاوڕێ هەیە وەکو خواردن وایە
کە ئێمە ڕۆژانە پێویستمان بە خواردن هەیە ناتوانین بێ خواردن بژین هاوڕێش هەیە ئەوڕۆ لەو کۆمەلگایە دەردە ینی وەکو نەخۆشێکە و پەتایەکە و ڤایرۆسێکە بەڵاو بوویتەوە کە پێویستە ئێمە هەمومان خۆمان لەو جۆرە هاوڕێیانە بپارێزین بەڵام ئەمن وەکو مامۆستایەک ئامۆژگاریم ئەوڕۆ ئەوەیە موبایلێکمان لە دەستدایە موبایل ئەوڕۆ هەموو شتەکانی وای لە ئێمە کرد هەموو شتەکان وەلا بنین هاوڕێ وەلا بنین داک و باب وەلا بنین خێزان وەلا بنین منداڵی خۆت وەلا بنی کە سوکاری خۆت وەلا بنی موبایل بوویتە بربەستێکی زۆر گەورە کە هەمومان ئەوڕۆ ئالوودەی دەستی موبایلین تەواو شتی چاک ئەوڕۆ کە لە بۆ ئێمە بە تایبەتی چینی گەنجان کە الحەمدولێللا ئەمە ئەوڕۆ میلەتی کورد میلەتێکی خوێندەوارە بەڵام ناخوێنتەوە ئەگەن الحەمدولێللا هەمووی خوێندەوارە ساڵی نوهەتەکان ئەمە دەمانزانی دەچوە گوندەک ئەمن باس لە نوهەتەکان دەکەم باسی خوارەوە ناکەم لە نوهەتەکان لە گوندێک دەگەڕای زۆر جاران بە دەگمەن خەڵکت بەدەست دەکەت نامێشی لە بۆ بخوێندبایەوە بەڵام الحەمدولێللا ئەوڕۆ هەموومان خوێندەوارین هەمووشمان کتابمان هەیە احتیمالە زۆریشمان مەکتەبێکی گچکەمان هەبیت بەڵام ناخوێنینەوە لەگەر ئەوەی عەرەب قسێکی زۆر جوانی هەیە دەرێ خەیر الجەلیس الکتاب باشترین هاوڕێ کتابەکەوامە بچینە خزمەتیش هەر کتابەشیش دەخێنیەوە تو سەقافەتێک فێر دەبی نووسەرێک زۆر خۆی ماندوو دەکە بە کتابێکەوە دەینووسی احتیمالە شەو نخوونیەکی زۆر چەندەها ساڵ بە نووسینێک و بە کتابێک دەبیت بەڵام تو دەتوانی بە 3 ڕۆژ بە 4 ڕۆژ ئەوەی ئەو پیاوە ئەو نووسەر ئەو ماندیبوونەی کرد ئەتو هەمووی لە بۆ خۆت ببەی بەبێەوە هیچ بارەیەکیش بدەیت کەواتە لە بۆ ئەوڕۆ باشترین هاوڕێ لە لای من کتابە عليك السلام بخير بن چۆن وەسفی هاوڕێ دەکەی چۆن وەصفی هاوڕێ دەکەم هاوڕێ دەبی بە وەفابی دەبی ڕازگۆبی دەبی جێ متمانەش بی باش چەند هاوڕێت هەیە هاوڕێ زۆرم هەیە بەس یەک دانە تایبەتە باش ئەوەی کە جیاواز لەوە هاوڕێکانی دیکەت چی وای کردو جیاواز بی ینی ئەو سیفەتانە چین لە ئەودا هەن ئەو سیفەتانە چێ لەویدا هەیە ڕازگۆیەتیە وەفایە پشتیشە ئێستا ئاز دەکە لێکوان تەلەفۆنی دەکەم بە دەدەقەی دێتێکوانە برێ پێویستم بە هەر شتەکە بە هەر شتێک چت دەوێت بە پارە بە گیان بە ماڵ بە چ دەتەوێت دێتن لە کێوە دەیناسی لە کێوە وڵاهی چەند ساڵ دەکێت تقریبان 10 ساڵ دەبی ئەتوش ئەو های لە ڕێی مەکتەبێکترمان ناسی بووینە برادر ئێستاش دەچینە ماڵێکتری دێتە ماڵیمە لە سێکس فرەنانی دەخۆین ئەو قسە نییە دەڵێ برادر نازام درۆی کلاوەتەوە شتە نیە نا هەتا نەبی بڕاستەقینە نازانانی شتەی هەندێک دەڵێن هاوڕێ باش نەما هاوڕێ ڕاستەقینە نەما لە ئەوانێکەوە دەڵێن لە خوان ئەوهانە ئام لۆ خەڵکی هەبووە زۆر باش بوویمە ڕۆی خۆم پێشکەش کردێ باشە دەتوانین منەخۆبینەوە غەڵەتیش نەبوو لەوان ئێستا بە غەڵەت بزانین بێ غەڵەت لەوان ئێستا بڵێ ئەوای کردێ و نازانم من ڕۆی خۆم پێشکەش کردێ باش چوەی کرد کە ئەوها ڕوحی خۆتی پێشکەشکەی بۆ منە مووقیفت لێ دیت شتم لێ دیت لێ ئەو قسەی دەکەم ئەی دەتوانی مووقیفە چویم لە بژێرەوە جارێک پێویست بە شتێک بووبی تەلەفۆنەکە لۆ کردبی هەمووی ئێستا دوێ لۆ دەکە لە ڕابردوو کردیتی لە ڕابردوو ئێستاش ئێستا لێم دیتە لێ باز دەکەم زۆر شوان لە یەک برادر زۆرە دووکەمە باشە ئەو برادرە هەموو ڕۆژ بێکەوەن یان هەموو ڕۆژ ئەسڵەن قاعمان پێکەوێ پێگوچینە قاعی سبەنە نەمەری دەستێنم تەلەفۆنی دەکەم ئەم نەری دەستێنم بەجەڕە سێرناسی بەجەڕە سێرناسی ئەمە لۆی دەکەم هەموو سبێنان بە تەلەفۆنی من هەردەستی باش دەرێ بەجەڕەس ئیلا دەبێت لۆم بکەی ئەمە لۆی دەکەم دوو جەڕەسێک دەڕۆ ڕاست دەرەم هەستا دەرێستام تەوا بەتەلەفۆنی قاعی ئیشمانیەکە هەردوومان ئیشمان مۆبایلە زۆر باش ئەی پێم بڵ هیچ کاتێک ناخۆشی و ناڕەحەتی هەبوو لە نێوانتان ناوەڵی هەتا هێستا ناخۆشیم لەگەری نەبووە لەخوا بەزیاد خی بەزیاد باوەڕ ناکەم ئەبی وەگەر هەش بێ من دەچمە پێش خەری دەکەم ئەگەر هەش بیتن ئەوە زۆرە 10 ساڵ خوا نەخواستە و هاوڕێشتەی لێ بێ بڵێم ئەتو زۆر عاشقی هاوڕێکە من ناڵێم برادر
ئەوانەی دەڵێن کە نییە ئەوە لەکنە خۆیان ئەو قسانە لەو خۆیان ناخیان پیسەیان لەو خۆیان وەفایان لێ قسانە دەکەن هەتا نەتبی نازانی با پرسیارێکی زۆر تایبەت بکەم هاوڕێکەت قیامەت و مزگەوتت بەبیر دێنێتەوە قیامەت و مزگە مردن ئەمن بەبیری دەینمەوە بەس ئەو لەو شتانە تۆزێک ساردە ئەتو بەبیر دێنیە ئەم بەبیری دەینمەوە لۆی باز دەکەی لۆی باز دەکەمەوە زۆر باشە چکات توش لۆی باسکەی هەر با یعنی ناو باس و خواسەکانتان مردن و قیامەتە بێ نەک لەکنەوەی لەکنم نەفرەی باز دەکەن ئەتوێ سەرۆ مز باسکردن بە فکرماتەوە بەڵای زەن و خۆشەویستانەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر هاوڕێتی هاوڕێتی ئەوە نییە من تەمەنێکە مرۆڤێک دەناسم بەڵکو هاوڕێتی ئەوەیە کاتێکە دەکەومە ناخۆشیەک تنگانەیەک ئیتر تۆ ڕاستە خۆ دەی بۆ لام و دەستم دەگری ئەگەر بکەمە چاڵێک ئەوە پێم لێ نانەی بەڵکو دەستم دەگری و دەرم دێنێ هاوڕێتی ئەوەیە تۆ ڕێگای بەهەشتم نیشان بدەیت ئەگەر لە ژیاندا ویستم هەڵەیەک بکەم دەستم بگری و بڵێ ئەمە هەڵەیە مەترسی هەیە بۆ سەر ژیانت دەبێ ڕێگای مزگەوتم نیشان بدەیت دەبێ فێرم بکەی کە چۆن مامەڵە دەکەم لەگەڵ کەسانی دەوروبەرم نابێ ڕەفتارەکانی تۆ وام لێ بکە کە گوناهبار بم دەبێ هاوڕێتی تۆ بکەم کاتێک کە هاتمەلات شەرم بکەم باسی گوناه و تاوان بکەم ئەوە هاوڕێتیە نەک لە لای تۆ پێم شەرم بێ باسی عیبادەت و خواپەرستی بکەم بەڵکو کاتێک کە تۆ دەبینم دەبێ نوێژ و تاعەت و خواپەرستیم بەبیر بێتەوە ئەمە هاوڕێتی ڕاستەقینەیە تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم هەشاد و کامەران بن خواتان لەگەڵ